سڵاو بەخێربێن بۆ سەکۆی گەنجان من دڵبین عەلادین کارمەندم لە کەرتی تەندروستی تایبەت هەروەها لە چەندین پرۆژەی خۆبەخش ئیشم کردووە. بابەتەکەی ئەمڕۆمان دەربارەی هەلی کارە بۆ گەنجان. ئایا گەنجەکانمان خۆیان ئیش ناکەن یاخود دەرفەتی هەلی کار کەم بووە. بۆ گفتوگۆکردن بەم بابەتە لەگەڵ هاوڕێکانم زیاتر گفتوگۆی لەسەرەکەی واڵڕێین. سەلام هاوڕێیان چۆنن؟ تەندروستیتان ئەحواڵتان؟ بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من محمود عباس خوێندکارم لە زانکۆی کوردستان لە بەشی بزنس ئەند مەنیجمنت. هەروەها ئەندام لە پلاتفۆرمی ڤۆڵۆنتیر.kr. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من ژین عەبدولجەبار قوتابی بەشی ئەندازیاری تەلارسازی زانکۆی سەلاحەدین لە پەڵەوەی کە خوێندکارم بزنسێکی تایبەت بەخۆشم هەیە لە ڕێگەم بزنسەوە ئەبێ سوود بە کۆمەلگا و بەخۆشم بگەێنم لە پاڵ ئەوانەشەوە هەمووی لە چەند ڕێکخراوێکی خۆبەخشی کار دەکەم. دووبارە بەخێر بێنەوە زۆر سپاس. بەخێر بێنەوە بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من ئیسماعیل عەبدوڵڵا لە قۆناغی سوارمی زانکۆی سەلاحەدین بەشی پەیوەندی دەوڵەتیەکانی دیپلۆماسی یەکێک لە ڕێکخراوانی پرۆژێک کتێب هەروەها کارمەندێک لە یەکێک لە کلینیکەکانی پزیشکی. اینجا چۆنن هاوڕێیان بەخێر بێنەوە دەنگ و بەستان ئەحواڵتان؟ بژیت تۆ چاکی؟ چی هەیە چی نییە؟ یاخبار باش بن. اینجا خۆتان نەزانن ڕێسای بەرنامەکەوە ئەبێ یەکێک لە ئێوە ببێ بە پێشکەشکار چکە من ناوم بە پێشکەشکار. اینجا کێتان پێ باشاڵی بژێرن. ئەوە دیارە تۆ حەز ناکەی پێشکەشی. یاڵە وای ئیسماعیل بێ بەڕای من. یاڵە تۆ بە پێشکەشکار. یاریتان نییە؟ نایت کێشەوانێ. زۆر سپاس. هاوڕێیان کوردستانن بابەتی ئەمڕۆمان لەسەر هەلی کاری گەنجانە لە بازاڕی کاردا. ئایا پێتەنگ وایە هەلی کار لە بازاڕی کاردان یان گەنجان خۆیان بە دوایی ئیشدا ناگەڕن؟ پرسیارەکە زۆر زۆر جوانە وەڵامێکی زۆر زۆر لە خۆی ئەگرێ. خۆی هەنێک کات ئیش زۆر زۆرە یعنی هەموو ئیشێکمان هەیە بە تایبەت لە کوردستانی خۆمان بەڵام لاانە حاڵەتە گەنجەکانی خۆمان نیکەن یان قەنەعەتیان نییە بەو ئیشە بە ڕاتبەکەی مەسەلەن تۆ ڕاتبەکەت هەرچەندە بێ بیکە چکە ئەبێتە ئەزمونێک بۆت ئەبێتە دەستپێکێک بۆت کە بتوانی ئیشی گەورەتر بکەیت لە مستەقبەل. ڕاستەکەی ببوورە تۆ شەڕم نمونەیەک ئێستا هاتەوە بیرم 2 هەفتە پێش ئێستا ئەچوومە سەرکار تەکسیەک بۆ منی بەر سایقەکەی وت مەسەن لەو شوێنە ئیشەکەی بەچەند ئیشەکەی وتم بۆم نییە ئەو زانیارێ بدەم. یەکسەر وتی ئەخر من بۆنە ئیش ناکەم وتم خۆ مقابلت ناکەم من ئەخە من بۆنە بە پارەی کەم ئیش ناکەم. ئەو غەڵەتە ئەو فکرکردنەوەی بەڕای یەکێکە لە پۆینتەکان کە گەنجەکانمان زۆریان لە ماڵەوە دانیشتون یعنی بە تایبەت لێرە یعنی من باسی ئێراکەم پێ حیفە بە ڕاتبێکی کەم بڕوا ئیشکەڵێ نە من بۆ خۆم هیلاکەم بۆنە نە تۆ ئەگەر هیچ ئیشێکت نەکرد بێت لە هەموو ژیان تا تۆ مەسلەیەکە ئەڵێ کەس لە پڕێک نابێ بە کوڕێک یعنی تۆ یەکسەر نابی بە ملیۆنێر طبعاً هەنگاو بە هەنگاو ستێپ بە ستێپ تۆ بێ هەوڵ دەی ئەکیت ئەبێ دەستپێکێکت هەبێت یان زۆر ئیشێ لێرە ئامادە نیم بیکەن بەڵام کە دەچنە ئەوروپا چەندێک ڕێگەی قاچاق دەبڕن ئامادەن هەمان ئەو شانە بکەن لەوێ و تێبینیکی کەش هەیە مەسەلەن گەنجی خۆمان هەیە شەهادەدارە سیارەی هەیە هەموو شتی هەیە یعنی ئەڕوا بۆ خاوەن ئیشێک مەسەلەن چاوپێکەوتنی هەیە یعنی من ئەم پۆینتم بۆ خاوەن بزنسەکان یان خاوەن ئیشەکانە تۆ یەکسەر ڕەفزی مەدە ینی بزەوت داینیشێنە 2 دقەش بێ 2 دقە خۆ دنیا کاول نابێ دانیشێنە 2 دقە مناقەشەی لەگەڵکە نەک بەس بە شکل تۆ بڕیا لەسەر ئەو شەخصە بی بڵێ نە من شکلیم بەدڵ نییە وەری ناگرم نە ئەمە شتێکی زۆر خراپە و غەڵەتە تۆ 2 دقە داینیشێنە قسەی لەگەڵکە مناقەشەی لەگەڵکە لەوانەیە ده ئەزمموی تۆی هەبێ دەجا لە تۆ زیرەکتر بێ یعنی ئەمەش ئەبێتە هاندەرێکی باش بۆەوەی گەنجەکانی خۆمان بچن ئیشکەن چکە زۆر کاتین بینی ومانە مەسەلەن چوە ئیشی کردووە یان یەکسەر خاوەن کارەکە بە ئسلوبێکی ناشرین جابی داوەتەوە یان بەڕێی کردو یەکسەر ینی ئەمە وا لەو گەنجاناکە کە تۆزێک بێ ئەمەل بن ئەمەش بەشێکی کترەکە لەلایشترەوە کە بەشدا ئیشێک بدۆزیان شتێک بکاتن دەڵێ وەڵا کار نییە کەسابەتی ناتوانێت ئیشکەم لەو شارە خەڵکی بیانی زۆر هاتووە بەس ئەگەر
تەماشا بکەی لەو زۆرۆفی ئێستا بەستەرێک دەرێن خەڵکی بیانیمان زۆرە لەلایەکە دەرفەتی کار دێتە پێشیان دێ ئەم بەو موچەیەکە ژین ئاماژەی پێکرد دەرێ ئەم بەو بڕەپارەیە ئیش ناکەم یان ئەو مەرجدانێ بۆ خاوەن کارەکە نە تۆ ینی ئەو مدیری توی ئەومان جێبێ بێ بە هەموو شتێ ڕازی بی. حەزم لێ بەمەرجەکان باشترین شتەکان بۆ وتنی حەزم لێ سەرۆکی شار بم سەرۆکی وڵات بم ئەگە بە حەز بێ بەس هەموو شت بە حەزی ئێمە ناڕوە ینی تۆ بێ هەنگاو بە هەنگاو هەوڵی بۆ بدەیت چکە هیچ ناتوانانی هیچ شتێ بەدەست بێنی بێ ماندوو بوون بێ هەوڵدا بەس خاڵ هەیە لەسەر خاوەن کار و کارمەند هەندێک کار پێویستی بە سیڤ نییە یانی چتە پێشەوە دوکانی جلوبەرگە شوێنێکی ئاساییە نمونە ئێستا من لە بواری خۆمەکە ئیشی پۆستە پێویست ناکەم من داوای سیڤ بکەم ڕاستە خۆ پێڵم ئیشی محاسبە حساباتت باش بێ تۆزە لە کۆمپیوتەر بزانە تۆزە لەو بەرنامە و لەو بەرنامە بزانە تاوە خۆم فێرتەکەم با یارمەتی یەکتر دەین قەیچێکە لەو شتە نازانم با یارمەتی دەم یارمەتی مەداتەوە فێر بێ چێناڵێ لە من باشترە بێ معلومات لە من وەرگێ بچێ خۆی بە دوایە بگەڕێ بەزنە ئەوەلێ ئەوەندە زانیارم هەیە و تەواو بەپێی ئەوە ئیشەکەمەیە نە تۆ بێ هەوڵ دەی و شوێنە زیاتر بزانی چۆن ئیشەکە بەرەو پێشەچێ تۆ ئەبێ خاوەنکارەکە وا لێ بکەی ڕازی بێ نەک تۆ مەرجی بۆ دابنێ ئەڵێ وڵا بێ ماشمەوە بێ ئەو ها بکەی ئەو هام بۆ بکەی نا بە من یەکەم کارت بێ یەکەم دەست پێکت بێ بە هەموو شتێک ڕازی بی خۆم وابووم سەکەت جوانە یان زۆر کاتێک کە دەچی داوای کار لە شوێنێک دەکەی داوای شتی زۆر قەبە دەکەن داواکاریان زۆرە بوونە بڕوانامەی لەون دەکەوتر نەبێ یان ئەزمموی کاری 5-6 ساڵ هەبێ تۆ کارەکەی پێ بدە بە کەمێک ئەزمون پێ بکە گەکارێک نەکات چۆن ئەزمون پێ بکە بەڕاستی من تاقی بکەیتەوە هەفتەیە مانگێ بەدڵت نەبووە توانی کارمەندەکە بوەری بەس فرسەت بدەین ڕێک بەس فرسەت بدەینێ گەنجانی خۆمان ئەڵێم کە بە تەمان بچنەوە بواری ئیشکردنەوە مەسەن ئەو گەنجانەی کە تا ئێستا بیدایت بەبکای خود خۆبش دەست پێ بکەن بەبکای خۆبش دەست پێ بکەن یعنی خەڵک بناسن برادایەتی دروستکەن ئیلاقە دروستکان چکە تۆزێ زەحمەتە ئاها لە پڕتۆ کەس ناناسن یەکسەر بەواستە و یەکسەر بن ئەملا و ئەولا یاخی کابرا تۆ ناناسێت چۆن بزانێت چیت کردووە ئەزمونێت ڕاست دانیشی بزەبت ئەمە نابێ بۆیە من بۆ گەنجانە ئەڵێم هەر نەبێ مەسەلەن لە ماڵەوەن یان ئەگەر خوێندون و شتیان تەواو کردو ئەگەر خوێندنیشی نەبێ چەنەها دەورات و ئیڤێنتات و شت بڕۆ بەشدار بە یان زمان فێر بە زمان یەکێکە لە بەشە زۆر سەرەکیەکانی وەرگرتنی هەتی کار تۆ سە من عەرەبی نەزانم ئەڕۆیتە شوێنێک یەکەم شت ئەڵێن عەرەبی ئەزانی ئێنەزانی تۆ چۆن خەڵک بەڕێ ئەەکەی چکە چۆن بڵێم چکە شارەکەی ئێمەش بە تایبەت بۆتە شارێکی گەشتیاری یعنی هەموو نوعێکمانتیایە کوردمانتیایە عەرەب ئینگلیز تورک یعنی تۆ چەند زمان زانی هێشتاکەمە بەسکەنجی خۆمان کێشەوەی هەیە لێ ئەمە لە کوردستانی با زمانی کوردی فەرمی بێت تۆشان بەس تۆ سێر بازاری کار کە بازاری کار پێویست بە چییە زمانی عەرەبی وەکو سەرێکیە مشتریەکانت سێری کە کلایەنتەکانت چین ئەبێ بە پێیەوە بجوڵیتەوە نەک بڵێ وڵا من زمانی کوورە ئیلا بۆ زمانە قساکەم ئەوە نەبێتە مەرجێک دەبێت خۆمان لەگە بازاری کاردا بگوزێنێ بازارەکە زۆر کا پێویستی بە زمانی عەرەبی بێ زمانی ئینگلیزی و زمانی تر بەڵام پێویستە زمانی دایکیشمان پارێزنگری بە زمانی تر یان فێربوونی کۆمپیوتەر چکە تۆ ئێستا زۆربەی ئیشەکان لەسەر کۆمپیوتەری ئیتر هەلی کارت بۆ ئاسانە بێ ئەوە نییە بڵێم دەست ناکەوێت ئاسانترە بێ تۆ ئەچی لە مقابلە ئەکرێ یەکسەر پێتەڵێ ئەو بەرنامەیە ئەزانی چکە تۆ بڵی نەزانی کابرا تۆ بۆچی لەلای محمود تۆ لە زۆر شوێن وەکو خۆبەخش کار دەکەیت چۆن توانیت تۆ دەوەزمونەوە بگری بۆ دۆزنەوەی ڕاستە بەتاکیت ئەزمموی 3 ساڵم هەیە وا بەرەو 4 ساڵ دەچێتم لە بواری خۆبەخشی بەتاکیت کە بەژار دەبی وەکو بڕێژیان باسی کرد کە بەژار دەبی لەو ئیڤێنتانە پەیوەندی دروست دەکەی دەرفەتی کار دەدۆزیەوە پەیوەندیشی باش دروست دەکەی هەندێک کار کە بەتیا بە هەندێک ئیڤێنت و ڕووداوکردیا بەشدار دەبی وا دەکات ئەکسپریەنس باشتر بێت شارەزایی زیاتر دەبێت کە دەتێت بەشداری بکەی لە ئیشێک یان کە دەرفەتێک کاتێتە پێشەوە ئەگەر بێت و هیچ ئیشێکت نەکرد بێت دەرفەتی وەگرتنی شت کەمە لەو حاڵەتەدا بەس ئەگەر شارەزایت هەبی لەو بوارەدا و پێشوەختە بەرداوام بووبی
بەتاکیید دەرفەتی کار سەگە زیاتر زۆر جوانە من محمود 9 ساڵ یەکتر دەناسین 3 ساڵ لە قوتابخانە پێکەوە بووین بەڵام لە یەکتر دابڕین ئەمجا دوای 6 ساڵ لە شوێنێکی خۆبەخشی یەکترمانبینەوە بەڵێ لە ئیڤێنتێکی کار خۆبەخشی محمود دەتوانێت حکوومەت دەتوانێت چ ڕۆڵێک بێنێ بۆ دۆزینەوەی بۆ دۆزینەوە هەلیکار بۆ گەنجان لە ئێستادا خۆشببختانە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتێکی زۆری گەنجان دەکات بەڵام بەداخی گرانەوە کە هاتنی داعش لە ساڵی 2004دا هاتنی کۆمەڵێکی زۆر ئاوارەی لە سووریا و لە نۆست و لە وڵات لە جیانەکانی خۆمان چاوەڕێوەرمان کە زۆربیان هاتنە کوردستانەوە زەختی زۆری دروست لەسەر ئێمە بێزگەرەوەی ناکۆچی نێوان عراق و هەرێمی کوردستان دابەزین نرخی نەوت ئەمانە هەموو وای کرد کە هەلی کار بە شێوەیەکی بەرچاو دابەزێت ئەنی کاریگەریش تەواوی هەبوو و لە سەرڕای هەمیشانەوە کە پەتای کۆڕۆنا کە ماوەیەش درێژی خیان کە هەمومان کارانتینە بووین نەماڵەوە بازار هەمی ڕاوەستا ڕاستە بەخۆی ئەو شڵەژانە سیاسی و ئابوووریانێک کە لە عراقدا هەیە و هەرێمی کوردستانیشی گرتووەوە پێت وایە کە چۆن بتوانین کارێک بۆ خۆمان فراهەم بکەین استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینی نوێندا زۆر گرنگی بە بواری کشتتوکاڵ و گەشتیاری و کە بەو پێشماوە لەو دوسێ هەفتەی ڕابردوو کە وڵاتی ئیمارات داوای پەتاتی هەرێمی کوردستانی کردو بە تایبەتی کە داوایان کردو بۆیان بنێرین و هەروەها هەفتەی ڕابردوو جارێکتر کە گەورەترین ڕۆژەی گەشتیاری کراوە لە کاپەی دەڵێن کۆرنیشی زاخۆ کە زۆر دەنجدایەوە و ئەوەش دەبێتە دەرفەتێک بۆ ئێمە کە بتوانین گەشتیاران لە خواری و عراق بە خۆمان ڕاکێشین پێت چۆن دەتوانین سوود لە کەرتی گەشتیاری ببینین بۆ بژاردنەوەی ئابووری هەرێمی کوردستان و ڕەخساندنی دەرفەتی کە ئەری زیاتر بۆ گەنجان لە ئێستادا زۆر جێمانە دەبێت هەمومان جێبیستی ئەو قسانە دەبین کە دەڵێن کار نییە و دەرفەتی کار نییە و بەڵام من بۆ ئامریکا دەستم گەیشتووە لە سنووری پارێزگای هەولێر 498 کۆمپانیامان هەیە کە 450یان کۆمپانیای خۆماڵی 38یان بیانین دەیان کۆمپانیای هاوبەشن لە نێوان کوردستان و وڵاتانی دەرەوە و بۆتە هۆی ڕەخساندنی 62523 دەستی کار لە سنووری پارێزگای هەولێردا بەس هەولێرەوە ئەو ئەمارە بەسی پارێزگای هەولێرەوە ینی هەلیکار هەیە بەس گەنجانمان بەتاکید ئەکەوێتەوە سەر گەنجان بۆ بڕەپارەیە ڕازی ناکار یان ئەزمموی نییە من هەنێ جار ینی یەخەیان ناگرم مەسەرەن گلەیان لێ ناکەم ئەوانەی کە تازە چونەتە ناو دنیای کار زۆر گەورەترە لەوەی کە ئەمان تەسەوڕیەکەن وازانن ئەبێ بچی دانیشی خزمەتەکانیان ئەم گڵاسە لێرە هەڵیەگری ئیشەکە هەرەوەنە نییە ینی هیچ ئیشێک نییە تۆ بشی ئەم گڵاسە هەڵگری و لێرە دانی ئەوە ئاسان بێ هەموو ئیشێک زەحمەتی و مادوێتی خۆی هەیە ینی ئەبێ چۆن بڵێم هەوڵی بۆ بدەین هەموو کارێک چ بچوو چ گەورە ڕاستە نابێت لە سەرتاوە چەمە لە ئیشی زۆر گەورەش بێ بەڵکو هەنگاو بە هەنگاو دەست پێ دەکەین ژین تۆ لە هەمان کاتدا کە کاری قۆناغی دووەمی بەشی تەلارسازی لە هەمان کاتدا کاریش دەکەیت چۆن توانین تا هاوسەنگ لە نێوان کارەکەت و خوێندنی زانکۆدا ڕابگریت من سەرەتا مەرحەلەیەکم بوو لە کۆی نەقڵم کردەوە هاتمەوە سەلاحەدین سێرم کرد پێویستە کار بکەم یعنی پێویست بوو کار بکەم بەشەکەشم مەسارێکی زۆرە مەماری وا ناسراوە هەستام کارێکم دۆزیەوە بە هەرچی وایە بە مەرجەکان ڕازی بووم کێشەیە هاتە پێشم هەر لەوێ لەسەر و پرسیارە دێ جیازی نێوان کچ و کوڕ لە کارکردندا وتیان تۆ کچی ڕاتبەکە دەبێ ئەوە نەبێ مەعاشەکەت کوڕەکە دووقاتی من زیاتر بوو بۆ من لە سێ هەتا 12 ئیشەکەم من نفسی مشتری بەڕێکە لێ کاتەوە یەک کارمە کرد و لەگەڵ مەسەلە مشتری لە مۆزەفە کوڕەکانە پێیژیشم بەڕێوە برد جارجارە پارت کاشێریشمە کرد بەس چێت چونکە دوکانی جلوبەرگ بوو دوکانی جلوبەرگ بوو بەڵێ کوڕەکە زیاتر بوو کوڕەکە زیاتر بەڕاستی ئافرەتان لەریم کوردستان زۆر کات ڕوبەڕووی زۆر کێشەواستن دەبدون لە کاتی لە شوێنی کارەکاندا ڤایزەرەکەم زۆر یارمەتی میداوتیان نە ئەمیش حەقی خۆیەتی بە حەقی خۆی بدەنێ ڕاستە دوای بۆمیان زیاد کرد بەس
بۆ چاوە سێرمیانە کرد من ئەکرێ ئەو توانایەتی ئەمە زیاتر بێت بەس زۆر ناحەقیە کرێ بەرامبەر کچوو تێبینیەکەم هەیە ینی بۆ خاوەن ئیشەکان ینی با ئەم شتە تەرککەن چکە زۆر ناشنە ینی ئێمە لە دینی ئیسلامی خۆمانە ئەڵێ پیاوژن لە هیچ شتێکە لا هەموو شتێکا وەکو یەکن ینی هیچ جیاوازیەکیان نییە ئیتر ئافرەتیش وەکو پیا و ئیشەکە من ئافرەتە زانم سێ ئیشەکە لە ڕۆژێکە ینی چ فەرقی هەیە ئیشی پیاویشەکە بزڵێ بەڵێ تۆ بە ینی با یەک ڕاتبیان هەبێ یەک ڕێز و ئەحترامیان بگیرێ چکە ئێمە زۆر شتماوێنیوە کە بۆ مقابلەی ئیشیشکە چی کچی ینی زۆر بیان وانین چکە کەسی باش هەیە و خراپیش هەیە ئیتر کەسی خراپی هەموو شوێنێک هەیە ینی سلوبێکی وا قسەت لەگەڵەکەن چییە تۆ ئافرەتی بۆ ئافرەت چییە ینی چی لە تۆ کردووە ینی هەمومان یەکسانین حەزەکەم هەمویان بەیەک چاو سیر بکرێن لە کاتی مقابلەی ئیشە ینی ئەم شتەش هەیە مەسەلەن بۆ ئەوە نەبێ کە مقابلەتەکە بەرژەوەندیەکی هەبێ لەگەڵت نا با ئەم شتە نەمێنێ با بێ بەرژەوەندی بێن محمود پێت وایە تاوە چەند زێمینە سازی هەیە بۆی کە گەنجان بن بە خاوەن کارخوانیان حکوومەت سپاڵ پشتێکی داراییان هەر زۆر پاڵ پشتێک فری و گەنجان دەکات بۆی ببن بە خاوەن کارخوان خاوەن بزنس کۆن هەندانی سەرمایه‌داران کە بێن بۆ وڵاتەکەمان کە نەیبەنە دەرەوە ئەو پارە و ئەوەی کە هەیە نەیبێنە دەرە سەرفیکەن بێن ناخۆدا سەرفیکەن خۆشبەختانە لە ئامارێکی ترمە لە دەستەوەی کە بۆ بەرهێنام کە لە هەرێمی کوردستان کە ئەوەیە کە کردویانە 136 کارگەی پیشسازیمانەیە لە سنووری پارێزگای هەولێر ئەوانە هەمووی دەبێتە هۆکارێکە بۆی کە هەلی کات زیاد کاتن 136 کارگەی پیشسازی لە شاری هەولێر ینی ئەوە دەرفەتێکی زۆر دەرفەتێکی زۆرە لە عینە کاتدا چەندین پرۆژەی گەشاییمان هەیە ڕاستەژین پێت وایە ئێمە پێویستە دەناخۆمان بە خوێنی زانکۆ ببەستینەوە ئایا مەرجە لە هەمان ئەو بوارێکە خۆمان خوێندومان لە هەمان بواردا ئیش بکەینە داهاتوودا مەرج نییە بۆی لەو بواری خۆت کە بڕوانامەت لێ هێناوە ئیشێکی باش دەستکەوێ و بچتە ناو بوارەکەەوە پێویستە زانیاری وەرگری خبرەت هەبێت ئەکرێت لە ئیشی ترەوە خبرە وەرگری من لە دوکانی جولبەرگ فێری ئەو بم مەڵتی تاسک بکەم یان لە یەک کاتە دوو کار سێ کار بکەم فێری حسابات بووم فێری تەعامل بووم کۆمیونیکیشن سکیلز یعنی ئەو شتانە زۆر زۆر مهمە ئەتوانی سوود لێ وەرگری بۆ ئەو واری خۆت بەکاری بێنی ئەزمونە زۆرتر بەهێشتاکەمە خاستە ناڵێم ئەوانەی کە تازە کۆلێژ تەواو ئەکەن دوای ئەوە تۆ هیچ کەسێک نییە ئیلا یەکسەر بڕوا ئیشکە ینی ئەمە زەحمەتە بۆ خۆی زەحمەتە چکە ئەزمموی نییە تۆ بڕۆ دەورات بکە هەر ئەو بەشەی خۆت کە تاوە کردووە بەشداری لە ئیڤنتەکان بکە خۆبەخشی ڕێگەیەکی زۆر خۆش و ئاسانە بەڕای من ئەلی ئیستیغلالەکرێن ئەوەشی بە ڕەفیقێکی خۆم چمەکەنی شتەچیەوە هەیە کو بێن بە بەلاش ئیشکەم نابی و بەلاشە ئەوم دەکەن نەخێوانیە شتێکی کەس ئەگەر هەدەفت بەس پارە بوو لە ئیشە بەڕای من زۆر سەرکەوتو نابی ڕێک بزەبت چونکە تۆ لە کاری خۆبەخشیدا ئەزمونێک دروست دەکەیت دەتوانیت سەردین کەسی تر بناسی لە دواتردا دەتوانێت سوودە و کەسان ببینی سوودەوەزمە بگرین بۆی لە دواتردا کارێک بۆ خۆت بدۆستەوە تایبەت لەو بەشەی بۆ کەسانی کە بەشەکەی خۆیان خۆشەوێ دوای کۆلێج کە تەواوی یەکەن بڕۆ پرسیار بکە لەو کەسانی کە پێش تۆ ئەو بەشیان تاو کردووە دانیشە مناقەشە بکەن زانیاریەکانی خۆتان بگۆڕنەوە لەگەڵ یەک چکە ئەبێتە ئەزمونێکی زۆر باش و بۆ خۆشت ئاسانە بێت کە چاوەڕێی زانکۆنە کەیشتت فێرکە خۆت بە دوای زانیاریە بگەڕێ چکە زانکۆ بیدایەتێک لەوانە سەتا بداتێ بەڵێ ئەبێ خۆت بە دوایە بڕۆی دوای کۆلێژ ڕاستەقینەکە بە دیارەکەوێ ئیشە قورسەکان ئەبێ خۆت هەوڵی بۆ بدەیت ئەویش پێت وایە تاوەکو چەند دەبێت بە دوای حەزوارە زوەکانمان بکەوین لە کارەکەماندا لە دۆزینەوەی هەلێک کاردا وەڵایی خۆمان هەمومان ئامانجمان هەیە لە ژیان ئیتر هەیە 5-6 ئامانجی هەیە بەس من ئەڵێم خۆی خودی کار ئامانجێکە چکە بێکار ناتوانانی هیچ لەم
ئامانجانت بینیتر بالضبط و حەزەکانیش ئیتر هەمومان وەکوتم لە پڕێک نابین بە کوڕێک ئەبێ هێواش مەسەلا من لەوانەیە حەزم لە سیارەیەک بێ لەوانەیە ئێستا لە توانام نەبێ بیکڕم بەس ئەبێ هەوڵی بۆ بدەم نەک من هەردانیشم بڵێم وڵای من حەزم لەو سیارێ بۆ وەکو کوڕی خەڵکی نیمە بۆ وەکو کچی خەڵکی نیمە طبعا من دانیشتم هەر قسە ئەەکەم هەوڵی بۆ نادەم یان ئەگەر ئیشێکیشم هەبێ بیکەم بە دوو ئیش لەوانەیە ئەو کاتە ئاسانتر بێ شتێشتریش لە هیچ وڵاتێکی دنیادا لە هیچ دەوڵەتێک و لە هیچ دنیادا نییە بڵێ من تەخەڕوجم کرد ڕاست داب مەزرم لە حکومەتەوە ئەوە لە هیچ وڵاتێکدا نییە شتا دەبی پێویستە خۆمان ئەو بزنس ئەوی خۆت دابنێ نابێ تەنها چاوەڕێ حکومەتێ بەڵکو دەبێت لە ماوەی خوێندنی زانکۆمانە بە بەڕاستی هەلێکی خاوەن گرنگە پرۆژەی خۆت شتێک دروستکەی کە بتوانانی سەرمایەکی بەدەست بێنی چاوەڕێ بکەی حکومەت ئەوە ناتوانێت لە هیچ دنیادا لە هیچ شوێنگە نەکراوە سەر کەسەکەش من لە تەمەنی 12 ساڵی و لەگە باوکم دەستمان کرد بە ئیشێک پۆست بۆ ئەوروپا نێرین و ئێستا خۆم ئیشەکەم گرتۆتە دەست بە تەنیا بەیانیان خەریکی ئەو کارم دواتر لە شوێنێکتر ئیشەکەم دوو ڕۆژتر دانێ دامەش دەست پێ بکاتەوە لەمەوە سولێتی زۆر گرنگە ئێوە لە پێگەکەتاندا چۆن ئەو کەسانی کە دێن بە دوای کاردا داگەڕۆن چۆن هەڵیان دەسەنگێن بۆ لە شوێنەکانتان دای بمەسرێن هەر نمونە ئەتوانم بڵێم دوێنێ کارمەندێک ئەویست لەلام کار کات تەمان من سەرەتاوتم با کچ بێ ئەوتم سیڤیم ناوێ بابێ لەگەڵم دانیشێ پێڵم من ئەومێ تۆ چیتەوێ ئەوەندەیە ڕات بکە چییە زانی ئەوەی نازانی فێرتەکەم بەس من پێویستم بە یەکێکە کە من لەوێ نەبم وەکۆی من لەوێم بەڵێ ڕێک وەڵا لە خۆم ڕنابین وەڵا حەزم لەو ئیشە نیە حەزەکەم لە حەزانە بێ شوێنی مناڵان ئیش بکەم بە حەز نییە تۆ سەرەتا دەست پێ بکە خۆشم وا بووم حەزم لێ نەبوو بەس لە دوکانی جلوبەر هاتمە سەر ئیشی خۆم بزنسی خۆم و لە پاڵەوە ئیشی ترەکەم هەنگاو بە هەنگاو من پێڵم وەرە فێرتەکەم یارمەتی دەدەم ئەلێ لە خۆم ڕنابینم ئەوە لەدایک بووین بەڵێ هەدوی فێبین یانی هەوی کە لەدایک بووە ئێستا خاوەن پرۆژەکە یان شتێک دەزانیتن یان مهنەتی هەیە ئەکید کە لەدایک بۆ هیچ کەسێکەوە هیچی نەزانیە فێر بووە دەبی فێربی من پێش وتم وەرە فێرتەکەم لە خۆم ڕنابینم یانی ئەو کێشی سەرەکی گەنجەکانمانە پارەکە بێتە نادەستی خاوەن ئیشەکان وابن لەگەڵ گەنجەکان ینی دەستی بگرێ بێ وتم وەری یارمەتی دەدەم هیچی تەناچێ ینی بە دوو قسەی خۆشەتوانی ئەگەر کەبینە بەڕێشە کرد بە دوو قسەی خۆشەتوانی بڕێیکە یانێ کەسێ قسەی ئەوەنە ڕقا ینی گەنجەکەی ئەشکی ئەوەش خراپە ینی لەسەر هەردوو لە ڕاوەستاوە نەک بەس گەنج تەنانەت خاوەن کارەکانیش بێت تۆزێک دڵیان نەرم بێ تۆزێک ڕووسعادە بکەن تۆزێک دەستیان یارمەتیکان یارمەتی بڵاپەیمەوە دووەرە یارمەتی دەدەم هەر چۆنێک بێت کچەش زیرەکە بەزەلێ لە خۆم ڕنابینم زۆر سپاس ساوڕێن بەڕاستی و توێژێکی زۆر پڕزانیاری و پرچێژ بوو زۆر سپاس بەمەدە بووتان زۆر سپاس ئێستا کشکە وا بەرەو کۆتایی ئاڵقەیەم زارەمان دەچین دەمانەوێت کە هەندێک دەرەنجام بخەینە ڕوو دەمەوێت دەرەنجام و پێشنیارەکانتان بزانم پێشەوەی جوابی ئەو پرسیارە بینەوە با پرسیارە لە تۆ بکەین کەمتری قسەت کرد ئەرەوەڵا باێمە پرسیارە لە تۆ بکەین زانکۆ پەیمانگەکان چۆن ڕۆڵە بینین لە ئامادەکردنی خوێندکاران بۆ بازاری کار و هەلی کار باڵێ بەڕاستی قۆناغی زانکۆ پەیمانگا گرنگترین قۆناغە لە ژیانی گەنجە چونکە لەم قۆناغەدا گەنجە پێویستە کە خۆیان بەرەو پێش بن لە زانکۆ حکومەکان بەداخۆ کە دەبێت لە زانکۆیە تایبەتەکانی شەبێ سنتەری گەشەپێدانی کار چونکە کاری و سنتەرانە لە هەموو جیهاندا بۆ شێوەیە کە کاریان ئەوەیە کە گەنجان ئامادەکەم بۆ بازاڕێکە لە ڕێگەی ئەنجامدانی کۆڕسینا لە ڕێگەی بەرنامەی ئاڵوگۆڕی کللتوری لەگەڵ زانکۆیەکانی دەرەوەی وڵات بەڕاستی پێویستە لەمە دو سنتەری گەشەپێدانی کار لە زانکۆیەکان دەبێت ڕۆڵێکی زیاتر بگێڕن ئێستا من وەکو گەنجێک خاوەن پرۆژی خۆم کە لەگەڵ مەجموعەیەک برادە دامانەوە ڕێکخراوێکمان هەیە لە بواری ژینگەی و مرۆیی کارتەکەی لە هەزار ئەندامان تێپەرداوە لە ڕێکخراوەکەی خۆم باشە ئەنی تێمان ژینگەی باشە ئەنی نەفەرمان تێکە ئەمیلانێ 60 تا 70 ساڵ بیتن کە پرۆفیسۆرە دکتۆرە بەس کە تەقاعود بووە ئەگە تەقاعود زووتر دەتوان سوودێک بەمەش بگەینن
کە ئێمە پرۆژەیەکمان یان هەڵمەتێک ڕدەگەین یان ئیشێک دەکەیان دەوانێت دەست بەکارێک بکەین یەکێک دەمای ڕێنیشان دەرمان بێ لەو کارەدا. ڕای من ڕێکخراو زۆرە ئێستا منیش یەکێک لەو ڕێکخراوانە خۆبەخشم زیاتر لە 50 خۆبەخشیان هەیە هەمویان تەمەنیان 18 ساڵ بەسەرەوەیە چاڵاکی و کاری زۆرەکان لەگەڵ ڕێکخراوی تر ڕێکەکەون ئەخراوەکەی ئەوەی چیە؟ نێکس ژێنە بۆ بەرەو پێشبردننی ئەم جیلێ ئێستاە زیاتر کا لەسەرواکەن مەسەن ئیڤنت هەبێت و مناسبات و شت هەبێت و لەگەڵ مەسەن بۆ ڕۆژی جیهانی پەرامبەران کارێکی بچووک و ڕێ ڕسمێکمان کرد بەڵێ کاری خۆبەخشیمان کرد ڕێ ڕسمێکی سادا سوودێگەینی بۆ خەڵکە و هەمیشە بینی گەنجانمان توانەکانیان لەوێ پیشانەدەن ڕاستە دەستەکان خۆش بێت و با منیشی خۆمتان پێ بڵێم منیش ئەندام لە ڕێکخراوی تەندروستی ئاشتی تایبەتە بە بواری تەندروستی کە ئێمەش زیاتر لە 1000 تقریبا ئەنداممانەیە کە خۆبەخشانە بزەبێت کە زۆر یارمەتی دەرن بۆ ئەو ڕێکخراوە زۆر بە دڵ ئیشەکان زۆر ینی بە حەزەوە ئیشەکان چکە تۆ شتێک حەزت لێ نەبێ لێکی باشترە ئەگەر کەسێک هەیە بە سەپۆرتی ئەو ڕێکخراونەکە ڕێکخراوەکەی بنیانی ئەوکە ئەو خاتونە ئیش دەکەیانی جەنابێت ئەگەر کەسێک هەیە بە سەپۆرتیان بکە ئەو کەسانی کە لە دوای کار دەتوانین کا بەدەست بێن ئەڕۆڵا داواکەین لەسەر قسەی هەرسێکمان یەکێک پاڵپشتمان بێت سەپۆرتی ئەو ڕێکخراوانە بکەین چ ناحکومی بێ هەر مەمنونی زۆر سواز بەڕاستی و توێژێکی فرزانیان و پرسود و لێرشتینە وتایاڵقی ئەم جارەی بەنامێ سەکوی گەنجان زۆر خۆشحاڵدارێکی بەخێرات زیاتر دەستان خۆش بەرنامەیەکی زۆر زۆر چاک.